دوایەوەی لە چەند وڵاتێک کۆمەڵکوژی ئەزیدیەکان بە جینۆساید ناسێنرا، ئێستا لە وڵاتی ئیتالیا کار لەسەرەوە دەکرێت کە جینۆسایدی ئەزیدیەکان بە تەواوەتی بناسێنرێتەوە، دانی پێدا بنێن. ئەمە و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون دەگەڵم بن. سڵاوتان لێبێت. لە ئیتالیا کار لەسەر بە جینۆساید ناساندنی ئەنفالی هەرێمی کوردستان و کۆمەڵکوژی ئەزیدیەکان دەکرێت. کارکردنەکە قۆناغێکی بڕیوە و چاوەڕێی پەسەندکردنی ناساندنەکە دەکرێت لە ئەنجومەنی پیرانی وڵاتە. داواکاری ناساندنی ئەم دوو تاوانە لەلایەن ڕێکخراوی ژنانی کوردستان لە ئیتالیاوە کراوە کە لە ڕۆژی 23/2/2025 داواکاریەکەی پێشکەشی پەرلەمانتارانی ئیتالیا کردووە. ئەوانیش لە ڕۆژی 11/3/2025 خوێندنەوەیان بۆ کردووە و قبوڵیان کردووە. بەڕێوەبەرایەتی مۆنۆمنتی ئەنفال لە چەمچەماڵ ڕاگەنراوێکی لەم بارەیەوە بڵاو کردوێتەوە و ئاماژە بەوە دەکات گوڵاڵە ساڵح زەنگەنە کە ژنە چالاکوانێکی کوردە و سەرۆکی ڕێکخراوەکەیە لە ئیتالیا پێی ڕاگەیاندون کە بۆ هەردوو ناساندنەکە چاوەڕێی ئەنجومەنی پیرانی ئەو وڵاتە دەکەن بۆەوەی ئەویش پەسەندی بکات. چیرۆکی سەگی بەڕەڵا لە هەرێمی کوردستان کۆتایی ناتووە، لە هەر شوێنێک بە جۆرێکی جیاواز دەردەکەونەوە تا لە سەرشتاری سلێمانی بە ئاشکرا لەناو بازاڕدا دەبینرێن. پامنەری 964 کاتێک بە دۆداچوونی بۆ هەبوونی ئەم سەگانە کرد. دەبینێت ژمارەیەکی زۆر لەو سەگانە جگە لە ناو بازاڕەکە لە نزیک بنکەی پۆلیس و ئەو کوچە و کۆڵانانەش دەبینرێن کە کەوتونەتە نزیکی بازاڕ. با قسەی و کەسانە بێت کە ڕۆژانە لە بازاڕەکەن و 964 قسەی لەگەڵ کردوون، سەگەکان مەترسیان دروست کردووە و ژینگەی بازاڕەکەشیان شێواندووە. داوایان کردووە ڕێگا چارەیەک بدۆزرێتەوە و ئەو سەگانە لەوێ دوور بخەنەوە و بیان بن بۆ شێڵتەرەکان. نەبارینی بارانی پێویست بۆ ئەم ساڵ لە ناوچە جیاوازەکان هەرێمی کوردستان گرفت و کێشەی دروست کردووە و هێشتا لە سەرەتای زستان بووین کشتتوکاڵی گەرمیان مەترسی وشکە ساڵی ڕاگەیاند و ئێستا خەریکە قسەکەی دێتە جێ و هەر لە ئێساشەوە لا سنوورەکە پلەی گەرمی بۆ سەروی سی پلەی سیلیزی بەرزە بێتەوە. لا پشدەر هەمان خەم بۆ هاوڵاتیان و جوتێران دروست بووە، بەڵام ئەوان بە شێوەیەکی دیکە دەری دەبڕن و پیان وایە هێشتا دەرفەتی بارانبارین ماوە بۆیە داوا کراوە نوێژە بارانە ئەنجام بدرێت. کەشناسی قەڵاتزێنا بەڵکو و تێبینەرایەتی ئەو قافی قەڵالزێ داوای لە دانیشتوانی پشدەر کردووە نوێژە بارانە بکەن، چونکە پێشتر کەشناسی هەرێم پێشبینی کردووە کە ئەم دوو ڕۆژە بارانبارین نابێت. کورد هەر زمان و خاکەکەی لەژێر هەڕەشەن نییە، تەنانەت فۆرم و شێوازی جلەکانیشی لەژێر مەترسی لە ناوچووندان، بە تایبەت مۆدێلی ستارخانی کە یەکێکە لە مۆدێلە تایبەتەکانی جلی کوردی. چەند ڕۆژێکی تر نەورۆزە و جەژنی ڕەمەزانیش لە پێشە. بازاری جلی کوردیە، بەڵام جلی کوردی سینی خەریکە شەوق و زەوقی جلی کوردی دەکوژێت. بە وتەی وەستا هیوا ئیسماعیل کە یەکێکە لە بەرگدروەکانی شاری سلێمانی، مۆدیلی ستارخانی ئێستا چەند بەرگدرویەک کاری تێدا دەکەن کە لە پەنجەکانی دەستێ پەڕ ناکەن، بەڵام خواست لەسەر ئەو مۆدیلە ئەوەندە کەم بۆتەوە ڕەنگە لە ساڵێکدا 2 بۆ 3 کەس داوای بکات. وەک باسی دەکات جلی کوردی چۆن لە بەرنەمەترسی نەبێت. ئەو قاتەی لە بازار بە 30,000 دەفرۆشێت و لە سین دروست کراوە، بەرگدروەکان بە 30,000 نایدورن. سەرشان ڕادێکەشم بۆ هەواڵێکی دیکە لەسەر کەسایەتیە کارناوی ڕەوەند حەسەنە و گەنجێکی قەزای حاجیاوایە لە سنووری دارەی ڕاپەڕین. ئەم کەسە هەم ژینگە دۆستە هەم کەسێکی خێرخوازە، بە تایبەت لەم ڕەمەزانەدا قۆڵی مەردایەتی لێ هەڵماڵیوە و تاوەکو ئێستا سفرەوخوانی بۆ ینی نزیکەی 185 ماڵ ئامادە کردووە لەم ڕەمەزانەدا لەم 13 ڕۆژەدا و 16 ملیۆن دیناریشی دابش کردووە بەسەر ئەو خێزانانەدا. ڕەوەند قسەی بۆ 964 کردووە، دەڵێت خێرخوازان یارمەتی مەدەن بۆ ئەم کارە و بە تایبەت ڕەوەندی کوردی لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە ئەوروپاوە پارە بە شێوازی مادی هاوکاریم دەکەن. منیش دەیکەم بە سفرەوخوان هەر لە گۆشت، لە برنج، لە دۆ، لە خواردنەوە کازیەکان، لە هەر بابەتێک کە پێویست بەم ڕەمەزانە سفرەوخوانی ئەو خەڵکی پێدەڕازێنمەوە، ئەوانیش بە دڵی خۆیان نان بخۆن. لە پاڵ ئەوەشدا وەکوم هاوکاری مادیشیان
دەکات بۆیە داوا دەکاتە خێرخوازێک دەیەوێت لەم خێرە بەشدار بێت ئەوان ئەوە کاریانە و دەبێت چاویان لە فەقیر و هەژاران بێت. ئەمە وڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.